لا تەوەریدۆماندا باس لە تەوەرێکی زۆر گرنگەکەین لەوەی کە ئێستا ئەبینین بۆتە گرفتێکی باو لە ناوتاکەکان و هەندێک جا بۆت بە کێشە کۆمەڵایەتەکانیش ئەویش بابەتی جوانکاریە لەوەی کە ئێستا کەسانێکی زۆر لیان بۆ بەگری دەرونی هەندێک جار کێشیان لەگەڵ ڕوخساری خۆیان و لەگەڵ ئەندامەکانی جەستەی خۆیاندا هەیە لەوەی کە ئەگەر نەشتەرگەری جوانکاری نەکەن هەندێک جا وای لێ هاتووە کە گرفتێکی دەرونیان بۆ دروست دەبێت ئەم گرفتە دەرونیە گوازراوەتە بۆی کە هەندێک جار ئەبێت بە کێشە کۆمەڵایەتەکان بەتایبەتی لە ناو خێزاندا و لە نێوان دوو هاوسەراندا ئێمە ئەمڕۆ ئەمانەوەی زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین بزانین بۆچی تاک لە ئێستادا ڕازی نیە لە ئەندامەکانی جەستەی خۆی چۆن وای کردووە کاریگەریەکی نەرێنی هەبێت بەسەر خودی تاکەوە با میوانداری زۆر بەڕێز دکتۆر قادر حسێن وەکو پسپۆڕی دەرونی بە خۆشحاڵی و ئێسلامان میوانە سڵاو لەبێت بەخێر بێت سڵاو لە جەنابتان و سڵاو لە بینەرانی کەناڵ و تەلەڤیزیۆن دکتۆر با لەو پرسیارەوە دەست پێ بکەم بۆچی تاکۆی لێ هاتووە ڕازی نیە لە ئەندامەکانی جەستەی خۆی بە جۆرێکی لێ هاتووە هەرچێکی هەیە لە جەستەی خۆیان ئەوێ دەستکاری بکات و جوانکاری تێدا ئەنجام بدات بەناوی خۆی بەخشندە و مێرەبان تاوان ئەو مۆزوعی کە جەنابتان باسان کە ئەکرێت چەند ڕوویەکی هەبێت یەکێک لە ڕووەکان هەر لە شەسەکانی سەدەی ڕابردووە ئێمە کۆمەڵێک فەیلسوفمان هەیە و کۆمەڵێک بیرمەرن و حتا زانەی دەرونیمان هەیە ئاماژیان بۆ داوە کە ئەو حەزارەت و شارستانێتێکی ئێستا ئیدارەی ئینسانەکان لەسەر ئەرزا زیاتر مهتەمە یا گرنگی بە ڕووکەشەیە ئەوان هەرو کاتێکێکی وەکو هێربەر مارکۆز و یەکێکی وەکو ئەریک فرۆم مەترسی ئەویان خستۆتە ڕوو کە ئینسان بۆ بە ئینسانێکی تاکڕەهەند ئینسانی تاگڕەهەند ئەوەیە کە لەسەر یەک لای کەسێت یەک لای شخصیت ئیشەکات وە لە هەمان کاتە ئینسانێکی ڕووکەشە تا ڕادەیەکی زۆر وە گرنگی بۆ شتانایەت کە شتی مەزهەرین یا ئەوانەی کە دەرئەکەون ئەوانەی کە ئینسانەکانی تر بە چاو هەستی پێەکەن کەواتە ئەکرێت بەشێکی ئەو مۆزوعی کە جەنابەت باسیەکەیت پەیوەندی بۆ هەبێت کە ئێمە شارستانێتێکمان هەیە زیاتر لەسەر مەسەلەی جەستاوە سێت وە گرنگی بە جەستایە لە ڕووی شکڵ و شێوە لە ڕووی حتا لەونەوە دووهەمیان مەسەلەی بەڕاستی ئەوەی کە زیاتر ئێستا ئەو مۆزوعی زەق کردوێتەوە ئەوەیە کە ئێستا ئێمە وەسایلێکمان لە ئەمرازێکمان لەبەردەستە ئەمرازی سۆشیال میدیای پێوت ئەمرازی سۆشیال میدیا ناچینە ناو تەفاسیلیەوە بەڵام یەکێکە لەو ئەمرازانی کە سەبەب و هۆکاری سەرەکی زۆربوونی ئەم دیاردەیە چونکە ئەم دیاردەیە بە درێژایی مێژوو تقریبەن هەبووە بەڵام سۆشیال میدیا کارێکی واکات مەسەن بۆن بوونە بەسیترین شت سۆشیال میدیایش لەسەر هەنێجاریش لەسەر دوو شتەکات کە ئێمە لەوانی تر بچین یا بە پێچەوانەوە جیاواز بین لەوانی تر مەسەرەن من ئافرەتێک چیمدار کارداشیان نەبینێت ئەوێت وەکو دەرچێت باشە کەواتە من تاکو سۆشیال میدیا و تاکو تەلەڤیزۆن لەبەردەسانە بێت و تاکو ئەنتەرنێت لەبەردەسانە بێت نازانم هەر لە ئەسڵا نازانم ئەم کەسێتیە چییە و ماهیەتی چیە و سۆشیاڵی میدیایەت ئەم نمونانت بۆ زەقەکات و ئەم نمونانە گەوراکاتە لەبەرەوەی و ئەمانە ڕەواجیان هەیە لەسەر ئاسی عالەمە و ئەبنە نموزەج و مۆدێلی بەرز و خەڵکەیە چاویان لێکات دێژێکی کە لەو شتانەی کەوای کردووە عملیاتی تەجمیلیا خود جوانکاری زیاد بێت مەسەلەی ئەوەیە کە من با لە کەسانی تر نەچم ئەوەی کە جاذبیەتی پێوتەیە کەسێکی سەرنجڕاکێش بم چۆن ئەبمە کەسێکی سەرنجڕاکێش و بەهۆی چیە و ئەبمە کەسێکی سەرنجڕاکێش و ئەوەی کە ئەمڕۆ بەدوایە خەڵک بەدوایە گەڕێت ئەوەیە کە ئینسانەکان چەند لەش و لار و ڕوخساریان جوانە باشە کەواتە یەکێک لە ئامرازە هەرە دیارەکان بۆ جاذبیەتی شخصیت بریتە لەوەی کە تۆ لە شولارێکی ڕەشیق و ڕێکە هەبێت هەموو ئەمانە دروستە بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی جوانکاری لە سەردەمی فرعونەکانە جوانکاری کراوە بەڵام ئەوەی کە زۆر زەقرایەوە لە دوای جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەمەوە بوو کە سەربازەکان بە کەم ئەندامی ئەگەڕانەوە کە بەشێکی جەستایان لەدەستدا بوو یان ڕوخساریان شێواو بوو بۆ ئارامکردنەوەی دەرونی سەربازەکان جوانکاری نەشتەرگەری جوانکاری بۆیان ئەکرا بۆی کە دەرونیان ئارام بێتەوە بەڵام ئەمە ئێستا ئەکرێ بڵین ئارامکردنەوەی دەرون نییە بەڵکو شێواوی دەرونە ئەسانی ئێمە مۆزوعەکە تقریبا یەک دوو خاڵێکی لێ باسکەین و ئەوی کە جەنابیشە باسی کرد ئەکرێت بەشێکی هەر ئارامکردنەوەی دەرونی بێت چونکە ئینسان هەیە لە ئەسڵا سەرکەوتنی ئینسان مامۆساڕان سەرکەوتنی ئینسان لەم ڕۆژگارەیە بەشێک لە سەرکەوتنی ئینسانەکان بە تایبەتی لە قۆناغی گەنجیە پەیوەندی بەوە هەیە من ئەما خەمە قەوسەوە سەرکەوتنی ئینسانەکان پەیوەندی بەوە هەیە چەند لە شولاریان لەبارە مەسەرەن بۆ نمونە ئێمە کۆمەڵێک ئافرەتمانی و کۆمەڵێک کوڕمان هەیە کابرا ئەچێت لە شوێنێکە لە مارچێتێکی گەورەیە چ کچ بێت چ کوڕ ئەیوێت ببێت بە
ئەوێت ببێت بە حرەسێکی ئاسایی باشە ئەوێت ببێ بە کەسێکی فرۆشیار ئەوێت ببێ بە کارمەندێک لەو شوێنە یەکەم شت کە حساب و کتابی لەسەرەکەنەوەی کە باڵای چەنە یەکەم شت کە حساب و کتابی لەسەرەکەنەوەیە کە ڕوڕوخساری بەپێی پێویستەیە کاڵم بەپێی پێویست بەو مەفهومەی کە بازاڕەکە هەیە کەسانێکان پێویستیشان بەوە نییە بەڵام نەشتەرگەری دوای نەشتەرگەری ئەنجام ئەیرێت ئەمەیان ئەکرێت بڵین شێوازی ئاجاب بەشێکی وەکو جەناب دوت بەشێکی وەکوتم ئەمەیە یعنی ئێمە مادەم جەسەیەکی بەم شێوەیە لەم قاڵبەیە بازاری کارمان لێکاتەوە بازاری شورکردن و ژنهێنانمان بەڕوە ئاوەڵاکات حتا جاری وایە دەرفەتی تێکەڵبوون بۆوانی کەمان بۆ ڕەخسێنێت مادەم ئەمانەمان بۆ ڕەخسێنێت کەواتە با من خۆم بەو شێوەیە لێ بکەم کە بازار ئەوێ خۆم بەو شێوەیە لێ بکەم کە پێوەری هەزاری و شارستانی سەردەمەکە ئەوێ ئەوەی کە جەناب دوتێ بەشێک هەر بەشێک لە عملیاتی تەجمیل بەتایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆیە بەشێک لە عملیاتی تەجمیل بەتایبەت ئەوە طبعاً ئێمە عملیاتی تەجمیلمان هەیە عملیاتی تەرمیمی پێوترێت ئەوەی جەنابەت باسێکەکەی ئەمەیان یا خود ئەوەی کە سەر لە نوێ بیناکردنەوەی پێوترێت کابراایەک بەهۆی سووتانەوە بەهۆی دعمەوە هەر لە ئەسڵا خەڵکێ جوانکاری لە کاتی پێویستە شتێکی زۆر ئاسایی یعنی ئەمەیان شتێکی ئاساییەوە دیوە مەشروعەکەی عملیاتی تەجمیل و جوانکاریە بەڵام جۆرێکی تر لە وێنای ئەوەی کە وێنای جسمی پێوتری ئێمە وێنامان بۆ جەسەی خۆمان چۆن جەسەی خۆمانە خوێنینەوە باشە ئەمەیان ئەکرێت کەسەکە هەر لە حەقیقەتا خۆی جوان بێت ئەوەی ئێستا خۆی ڕۆژگارەکە مشکلەکە لەوایە ئەم وێنەیە جاری وایە من پێشووتر ئاماژەم پێدا ئەم وێنەی منی ڕاستەقینە نییە بۆ ڕاستی جوانی خۆم بۆ ڕاستی لەباری خۆم بۆ ڕاستی ڕەشاقەتی خۆم بەڵکو لە دەرەوە هاتووە بەڵام لای من بووە بە جۆرێک لە عەقیدە ئێمە لە دەروون ناسیا وەکوتم شتێکمان هەیە سوورەی جسمی پێوتری یا وێنەی جەسەی پێوترێ ئایا ئەو وێنەی جەسەیی من لای من مەقبولە قبولکراوە یا قبولکراو نییە ئایا من تەقدیر و خەمڵاندن و هەڵسەنگاندنم بۆ جەسەی خۆم بەپێی پێویستە یا بەپێی پێویست نیە ئێمە هەمە خەڵکمان هەیە خەڵکی تر بەغیلی پێبات بەڵام ئەو لە دیدی خۆیان ئەو وێنەی جەسەی کە داخلی زهنی بووە کای خوێنێتەوە کە لە تێڕوانی نیا هەیە لای ئەو وێنەیەکی شێواوە لە باتیەوەی لێرە لە باتیەوەی کە بە حسابی خۆی بچێت عملیاتی تەجمیل جوانکاری بکات تەشویهی جەسەیە کە دێمە زۆر خەڵکمان بینیەوە کە شو دەستکە لوتێکی قنج و قیتی هەبووە چوە دەستکاری لوتی کردووە لوتی لەولاوە بە سەقەتیات زۆر باشە لەگەڵەوەیە کە ئێمە میشاڵەن تاکەکان خۆیانەوێت گۆڕانکاری لە خۆیانە بکەن بەڵام هەندێکجار ئەگەر فلترێکیش هەبێت شوێنێکیش هەبێت لەوەی کە من ئەمەوێت ئەچم جوانکاری بکەم بەڵام کە پێویستم پێ نەبێت بۆم نەکرێت لەوانەیە هەرچەنە ئەم بابەتی جوانکاری بۆ بابەتێکی جیهانی نەتەنها لە هەرێمی کوردستان لە عێراقدا بەڵکو لە هەموو جیهاندا ئێستا تاکەکان سەرقاڵن بۆی کە جوانکاری بکەن بەڵام لەوانەیە لەوێ هەندێک قورستر بێت لەوەی کە بیانەوێ بچن بۆ لای پزیشکیان بیانەوێت جوانکاری بکەن بۆیان نەکرێت بە ئاسانی لەوانەیە لەوێ ئەگەردان چاکردنێک کە ئەمەش لە بابەتی جوانکاریە هەندێکجار ئەگەر پێویستی بە هەندێک کاری دیکە هەبێت بە بابەتی جوانکاری هەژمارەکرێت و لەوانەیە بە ئاسانی بۆیان نەکرێت ئەگەر فلتەرێک هەبێت ئەکرێت تاکەکەش پێداچوونەوەک بەخۆیان بکات بڵێ من کە پێویستم پێی نییە بۆچی ئەو جوانکاریە بکەم ئەسانی فیلتەرەکە چییە؟ فیلتەر بەڕاستی ئەگەر هەر لە ئەسڵا یەکەم پێش هەموو کەسێک پێش هەموو شتێک ئەو مۆزوعە عیلاقی بە نەخۆش و دکتۆری ئەو دکتۆرەوەیە کە عملیاتی تەجمیلەکە ئەنی ناکرێت ئینسان هەرچێکی کرد لە پێش بچێ پرس بە ڕایشارێکی دەرونی بکە بەیانی نان خۆیان نەخواجە عملیاتێکی تەجمیلکایان ئەمانە هەنێشت هەیە وەکوتم بە پلەی یەکەم پەیوەندی بە خۆمانەوە هەیە بە پلەی دووەمیش پەیوەندی بەو دکتۆرەوە هەیە کە دەستکاری جەسەمانەکە بۆیە طبعاً ئەڵمانیا هەر لە ئەڵمانیا چەک لەو ڕێوشێنانی کە هەن ئەوەیە کە دەستکاری وعی ئینسانەکانەکەن و ئەمە یەکێک بۆ لەو بەرنامەی کە لە ئەڵمان لەو بەرنامەی کە لە ئەڵمانیا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمە طبعاً من تخوا باسی دیوە باشەکەی ئەوەی کە سەرەتا جەناب دیوە خراپەکەی عملیاتی تەجمیل ئەمە بەڕاستی عملیاتێک کە پێویست نەکات عملیاتێک کە بێتە هۆی شێوانی جەسە عملیاتێک کە زەرەر لە ئینسان بات ئەمڕۆ لە هەنێک وڵاتانی پێشکەوتووە بەتایبەتی وەکوتم لە وڵاتی چۆکە ئەڵمانی ئەکەوێتە چوو ئایکەن بەڵام ئەکەوێتە چوارچێوەی ئەوەی کە بازارگەرمکردنی نەئەخلاقی بە دڕەوشتی پێوتر کەواتە هەر لە ئەسڵا بەڕاستی ئەم جۆرە من ناڵم بە بەس حملەیەکی با شارستانی حملەیەکی ئەعلامی حملەیەکی ڕۆشنبیری هەبێ بۆ ئەوەی کە ناکرێت من چۆن ناکرێت لە خۆمە بچم ڕیقۆڵە چۆری خۆم ناکرێت هەر لە خۆمە بچم دەستکاری شوێنێکم کەم کە پێویست ناکایە هەر لەبەرەوەی ئازارێک بۆ نمونە عملیاتی دڵتانەگاتە ئەوەی کە فەتح سەدری بۆ بکرێ و بە قەسەرە بکرێت دکتۆر ناچێت سنگ بۆ کەسەکە بکاتەوە تەنها لەبەر پارە لەبەر وەکوتم بەشێکی پەیوەندی بۆ هەیە کە دەستکاری ڕۆشنبیری کۆمەڵگە بکرێت خۆ کۆمەڵگە واز لەوە بێنرێت کۆمەڵگە ڕەواز بۆ ئەمە هەتەنانەت دەستگاکانی ئەعلام یعنی وەکوتم لە ئەڵمانیا چەک لەو
ڕێوشێنانی کە گیراوەتە بەر ئەوەیە کە ئەو بەرنامانە مقاتعە بکرێن کە ئەو حاڵەتانی کە ناپێویستن وەکو شتێکی ئاسایی پێم ئەمجا زیاد لە حد ئەوانە بانگەکەن کە تەرویج بۆ مەسەلەکەکەن نەگەوانی کە بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی علمی باسی مۆزوعەکەکەن ئەو دکتۆرانی یا ئەو خەڵکانی کە چونکە ئێمە ئەمڕۆ بەدەر لە دکتۆر خەڵکی هەر خەڵکی ئاساییەیە چەند ساڵێک لەبەر دەست دکتۆرێک کایشی گرۆسایی دەستگیرۆ بە جوانکاری لەبەرەوە کوتم بەشێکی پەیوەندی بەلایەنی حەزاری و شارستانی و کەلتوری و دەستکاریکردنیە بەشێکی پەیوەندی بە وعی و هۆشیاری تاکەکان خۆیانەوە هەیە یعنی ئێمە بۆچی تەنها پێوەرمان بۆ خۆمان ئەوە بێت کە جەستەمان بەم شێوەیە ئەی عەقڵت چی لێ کرد ئەی ڕێز و احترامت چی لێ کرد ئەی مەکانە و پلەپایی کۆمەڵایەتی چی لێ کرد ئەی قسەی خۆش و کرانەوە و کۆمەڵایەتی بوونی ئینسانت چی لێ کرد ئەی سوودگەیاندن بۆوانی کە چی لێ کرد ئەی ئیش و کار و کەسابەتت چی لێ کرد ئەمجا یەکێکی کە لەو شتانە کە هەر پەیوەندی بە تاکانەوە هەیە ئەوەیە کە ئینسانەکان بە دوا میسالی بوو نانەگەڕێن باشە مەرج نییە جوان تەنها ئەوە بێت کە لە نەزەری ئەوانی ترا جوان ئەکرێت جوان هەبێت لە دەرەوەی ئەو پێوەرە ئامادەیانی کە لە کۆمەلگایان لە هەمووی گرنگتر مەسەلەی پابندبوونی دکتۆرەکانە تەبانم پەیوەندی بە دکتۆرەکانەوەی پابندبوونی دکتۆرەکانە بە ئەوەی کە بەنەما ئەخلاقی و پیشەیەکانی پێوتێت لە عملیاتە یعنی دکتۆر حەق نییە بچێتە ژێر باری قسەی نەخۆش یا قسەی ئەو کەسێک کە ئەو عملیات چونکە لە ئەسڵامانە نەخۆش نین یعنی دکتۆر حەق نییە وەکوتم چ لە ڕووی پیشەیەوە چ لە ڕووی ئەخلاقیەوە حەقە ڕێ بەخۆی نییە کە کەسێک چوو بۆ لای لوتی هیچ عیبی نەبێت دەم لێوی هیچ عیبی نەبێت باشە جەستەی هیچ عیبی نەبێت بە زۆر بچێتە ژێرباری قسەی ئەوە کە 6 کیلۆ لە حاشا لە ڕووی جەنابتان و بینەران لە سکی بکاتەوە بۆی بخاتە شوێنێکی ترکە هەمومان نەزانین کوێیە یعنی ئەمە کاتێک کە وەکوتم عملیاتەکە هەر لە ئەسڵا یەک پێویست نییە پێویست نییە کردن و نەکردنی وەکو یەک وایە باشە دکتۆر بۆی نەکا باشە بیکە عەفوەن بیکە زەرەری زیاترە لە قازانج کابرا ئەچێت تەجمیلی دوو تەکا بەڵام کێشەی هەناسەی بۆ دروستە بێ باخە کاکە تۆ ناکرێت دکتۆر بەس سوورە زانێت دکتۆرەکە سوورە زانێ گەربێت و شکل و شێوەی دەنگە گۆڕێ بۆ هەتا ئاگۆڕێت مەسەرەن شکل و شێوەی ئەو کەسە دەستکاری لوتی بکات ئەبێتە سەبەب بۆ ئەوەی هەتامەسەرەکە وای لێ هاتووە نازانی ئەم کەسە بێتاقەتە نازانی تووڕەیە نازانی پێیەکە نێتخۆشە ئەوە زۆر نەچرچی ناوچەوان ماوە نەچرچی ژێرچاو ماوە نەپێکەنین وەکو خۆی ماوە ئەوەی کە جەنابە دوت زۆر مهمە لە مەسایلی ئینفعالی و هەڵچوونە چەند جەستەی ئینسان و ئەوەی لە ڕوخسارا دەرەکەوێت ڕنگدانەوە ئەوەیە کە لە ناخاهێ باشە جاری وایە ئەوەی کە تۆ لە تەجمیل لە کابرات تەجمیلەکە پێویست نییە بەڵام ئەچێت عملیاتێکی تەجمیلەکات ئەوەی کە شەد یا ڕاکێشانی پێسی پێوت یا لە بردننی چرچلۆسی دەموچاوی پێوترێت ڕێک حاڵەتێکی انفعالی عفوەن جەستە ناتوانێت ڕنگدانەوە حاڵەتێکی انفعالی بێ لەو کاتێ یعنی وەکو جەنابە دووتێک نازانی کەسەکە پێکەنێت یا معلوم علم عملیاتێکی تەجمیل وای لێ کردو و بۆتە سەبەب کە وای لێ بێ لەبەرەوە ئەوەی جەنابەت باسی کە مۆزوعێکی زۆر زۆر گرنگە کە ئەگەر هاتوو ئەو بۆ سەبەب و هۆکار بوو ئەوەی کە تەشویهی انفعال حاڵەتی انفعالی لا ئینسان دروستکات نەکرێت یا کە کرا بەپێی پێویست باشە دکتۆر کەسێک بینایی خەریکە لە دەستەیە یا گرفتێکی لە چاویە هەیە زانست بۆی چاکاتەوە هیچ گرفتێکی نامێنێ ئەمە ئەکرە بڵێن نیعمەتی زانستە باشە بەس کەسێک ئەگەر هیچ گرفتێکی نەبێت پێڵوی چاوی ڕاکێشێ بۆی بە چاوی ببێ بە چاوی پشیلەی و لوتی بکا بە بەرازی و دانی بکا بە کەروێشکی ئەمە نیعمەتە چ نیعمەتێکە وەکوتم ئەمە خواسی جیاوازبوونە بەڕاستی خواسی جیاوازبوونە لە کەسانی تر مع العلم هەر پێویست نییە تۆ لێرا جیاواز ئەگەر ئەتەوێت جیاوازی بڕۆ ببە بە یاریزانێکی باش ببە بە هونەرمەندێکی باشە ببە بە وەستایەکی کارە ینی ئەگەر کەسەکە کەسێکی بەسیط و ئاسایی بێت ببە بە فرۆشیارێکی مەزن با لەم ڕێ و بە جیاواز بە ئێمە ڕێگەی مەشروعمان هەیە و ڕێگەی نامەشروعمان هەیە ڕێگە مەشروعەکە ئەوەیە وەکوتم ئەکرێت لە باتیەوەی تۆ جیاواز بیت ببێ بە کەسێکی سەرنجڕاکێش ئێمە کۆمەڵک دەرگا و مەدخەلی ئاساییمان هەیە لەمانەوە بچۆناوە بۆچی هەر ئەبێت لەوە بچین ناوەکە کاکە عملیاتی تەجمیل کراوە تەبەن ئەمە وەکوتم بەشێکی پەیوەندی بە حەزارەتی غەربی و کابرا دەستێکیان بڕیوەتەوە لەبەرەوەی جیاواز بێ لەگەڵ خەڵکی هەیە یا لەبەرەوەی بچێتە کتێبی جینسەوە لەبەرەوە وەکو جەنابەت ئاماژت پێکرد ئەمە دۆخێکی ناتەبیعیە ئەمە کۆمەڵک حاڵەتمان هەیە لە دەروون ناسیا یەکەمیان هەوەسی جەستەی پێوتر یعنی کەسەکە زیاد لە حەد خەریکی جەستی زیاد لە حەد مەشغوڵە بە جەستیەوە زیبکەیەکی بەحاڵ زیبکەیەکی بچووک لەسەر و چاو شوێنێکی جەستەی پێ هەزار شوێنەکە تاکو مەڵحەمێکی باش تا عملیاتێ تا
دەستکاریشی دەسەکەوێتەوە زیبکە لا بەمە عەلعلم ئەگەر 2 ڕۆژ تەنها 2 ڕۆژ واز لە جەسەی بێنێ زیبکەکە جەسەی بەجێڵێت و کۆتایی پێ لەبەرەوە حاڵەتیشی دەرونی هەیە کە هەوەسی پێوترێت لە جەسە حاڵەتێکی ترمان هەیە ئێستا تەبەن ئەمەیان کێشەیە ئیدمان بوون لەسەر عملیاتی تەجمیل باشە خەڵک هەیە مدمن بووە پاییزەی بینی نوعێکە زستانەی بینی نوعێکە و هەر بەڕاستی ئێمە خەڵک هەبووە تۆ کە بینی و تەوتێتی فڵان کەس ملت ناسیەوە تۆ مع العلم 3 مانگ لەوە پێش ناسیت موزیک لەگەڵ ڕێزما بۆ جەنابتان ئێمە بێژەری تەلەڤیزۆنی هەیە هەر وەرزەی بە شێوەیەک دەرەکەوێت کە بەرنامەکەی فترێک کۆتایی پێ هاتووە دوای هاتۆ تۆ ئەرز و ئاسمان گەڕاوی ناوەکە ئەو بۆ بەڵام ڕوخسارەکە ئەو نەبووە لەبەرەوە کوتم ئەم حاڵەتانە حەجاری وایە حاڵەتی ئیدمان بوونە کابرا هەموو ساڵێک 3 جارە چێتە لای دکتۆر عملیاتی تەجمیل دەستکاری لێوی دەستکاری لوتی دەستکاری چای وەکو وتم دەستکاری شوێنێکی ئەمانە حاڵەتی ناتەبیعین مامۆستا نەک نیعمەتن ئەمانە نیقمەتن یەکەم مدمن بوون لەسەر وەکوتم مدمن بوون لەسەر عملیاتی تەجمیل دووهەمیان هۆگربوون یاخود زیاد لە حەد لەسەر جەستەوەسان باشەوە بێجگەلەوە کەوتنە ژێرباری ئەوانی تر ئێمە جاری وایە ئەمڕۆ و سلوکی حەشدی لێ هاتووە دراوسەکەی ئەم لاکردی تەوانەوە لە فلیمەکەی نازانم من ناوی فلیمەکە چیە ئێرانەکەی کایکە ئەوەی ئاغا ماشەڵایتیایە تەنانەت بە خزمەتکارە پیرەکەشیانەوە عملیانی پیا و بەلوتیەوەتی ژنەکەی بەلوتیەوەتی کچەکەی بەلوتیەوەتی عملیات گەیشتوتە تۆر ئەمە وای لێ هاتبوو ئەگەر نەشتەرگەری لوتیشی ئەنجام نایە لەزگەی کێکرد ئەبوایە لەزگەیکی پێ باێت بۆی کە لەگەڵ خەڵکا بڕۆی تا بەڕاستی ئەم لەگەڵ خەڵکا ڕۆشنە جاری وایە ئەویان جاری ئەوەی کە جەنابەت وتێ قەنەعەتی کەسەکە نییە بەڵکو تۆ دواکەوی ئەگەر ئەڕاستەکراوە دواکەی ئەگەر نەبی بە بەشێک حاشە لە ڕووی جەنابتان نەبی بە بەشێک لە مێگەل نەبێت بە بەشێک لە کشانی پۆلت نەبێ نەبی بە بەشێک لە کوڕانی دەوروبەرت لەمڕۆ وەکو تەمەکرێ ئەمەیان لە ڕووی فڵان کردی فیسار کردی منیژە ئەمانە یا هەستکردن بە نەقص لە کاتێکە ئەو نەقسە لە ئینسانە وجودی نیە هەستکردن بە کەمی لە کاتێکە فڵان و فیسار کردی ئەی بۆ من ناخر بەخوا من ئەگەر نەیکەم لەواچێت لە ناو ڕەفیقەکانمە هەز بە نەقص و هەم بەکەم و کورتی بکەم ئەم حاڵەتانە کە باسمان کە مامۆستا ڕەوندەوەیە کە حاڵەتە ئاسایەکەی پێوتێ نەک نیعمەتە بەڵکو نیقمەت و بەڕاستی نەکبەتیەکی زۆرە بۆ کەسەکە و حتا بۆ جیرفان و بۆ ئەوانی کە لە دەوروبەر ئاماژەت بە گیرفان کرد هەندێک جار ئەمە نابێتە هۆکاری ئەوەی کە کێشە لە نێوان هاوسەراندا ڕووبار لەوانەیە باری ئابوووریەکەیان باری داراییەکان ئەوەندە نەبێت لەوەی کە ئەم خێزانەی بتوانێت هەموو ئەم جوانکاریانەی کە ئەو ئەوێت ئەنی کە خۆی حەزەکە ئەنجامی بات زۆر کەسیشمان بینیوە بەداخەوە لەوەی کە جوانکاریەکانی بە قرس کردووە یاخود بە قیس کردوێتی کاتەمە هەنێ جار وانە کاتە ئەوەی کە گرفتی خێزانی شڕوبات هیچ گومانیتیانە تەبانەوەی جەنابەت باسەکەی مەسەلەی جوانکاری ئەگەر زەڕورەت بە ئینسان قەرزیشی بۆ کا شتێکی طبیعی ئەگەر زەڕورەت بە ئینسان بە قسم لە کاتی سوتاویە بێت لە کاتی ڕووداوێکی هاتووە زۆر شتێکە کە ئافرەتێک بەهۆی سەرەتانەوە مەمچیان لێکردویان چی بکەن بە سزمانە بێ بیکات پیاوێک سنگی بەرز بۆتەوە لە کاتێکە ئەبێ بیکات ئەمە زەڕورەتە سوتاویەک و جەنابتانتان ئەمە ئەگەر حتا ئەمە ئەگەر قەرزی بە دەوڵەت دەسی بگرێت باشە با ئێمە وەکو کۆمەڵگای یارمەتی بین بۆ ئەوەی کە بچێتەوە دۆخی طبیعی خۆی بەڵام حاڵەتێکە پێویست نەکات بێمە ئەمە تەبان ئەمەیان کێشەیە کابرا ئەچێت شتی زەڕورە فرۆشێت لەواچە سیارەکەی ژێری بفرۆشێت قەرز لە مولەوە کات خۆیەکا بە ژێرباری قەرزەوە باشە قستی قورس و تااقەت فڕوچێ نەکات بۆ ئەوەی کە لەبەرەوەی کە خێزانەکەی لەبەرەوەی کوڕەکەی لەبەرەوەی کشەکەی وەکوتم ئەیانەوێت عملیاتی ناچاری ئەکەن جان ناچاری ئەەکەن ئەیخەنە ژێرباری قەرز یاخود قستی قورسەوە لە کاتێکا پێویستنی ئەمە بکرێت و حاڵەتێکی ناپێویستە و دۆخێکی ناپێویستە بڵ باشە دکتۆر هە لەسەر داراییەکە بمێنینەوە باسی دارایی خێزان و تاکە کەسی کرا بەڵام لە جیهاندا داتایەکەی ئەمشە خوێنمەوە لەسەری لە ساڵی 2022 بە بڕی 55 ملیارد دلار نەشتەرگەری جوانکاری لە تەواوی جیهانە ئەنجام درا ئەوەی کە فەرمی بێت ئەوەی کە باس کرابێ باشە ساڵی 2023 10 ملیاری چۆتە سەر بۆتە 65 ملیارد دلار مەزەنداکرێت بۆ ئەم ساڵ 75 ملیارد دلار تێپەڕێنێت باشە کە ئەمە ئەگەر بەراوردی کەی بە بودجەی زۆرینەی وڵاتەکانی دنیاە ئەمە کارەسات نییە ئەزانی کارەساتە چونکە ئەمە بەشێکی وەکوتمەوە هیچەوەیان کە ئەچێتە شوێنی خۆی و لە شوێنی خۆیان سەرفەکرێتەوە زەڕورەت و ناکرێت نەک ئەگەر کەسەکە خۆشی چاوپۆشی لەوە بکات و نەچێ بەدەم حەق کۆمەلگا یارمەتی بادووە کۆمەلگا دەستی بگرێ بۆی بەس ئەوی تریەوەی کە جەنابەت باسێکەی بەڕاستی مەسەلەی طب ئەمڕۆ لە دنیاە بەشێکی
هەمومان ئەزانین کە گرنگە بەشێکی ئینسانیەتی ئەزانی ئینسانی گیانەتە چ خۆناغێک و چۆن دەستکاری ئینسانی تەمەنی ئینسانەکانی کردووە چۆن دەستکاری سەحەتی ئینسان بەس بەشێکی تری چۆتە ناو لێشاوی بە بازارکردنەوە تەسویقەوە خۆی ئەمەیان کێشێ لێشای ئێستا طب بەشێکی باشی بووە بە بازارگەرمکردن بەشێکی باشی بووە بە پارە پیاکردن پێش پابندبوون بە ئەخلاقی پیشەیی و ئەخلاقی دکتۆری لەبەرەوە ئەوەی جەنابەت باسی کرد دەلالەتە لەسەرەوەی کە دەلالەتە لەسەرەوەی کە لەسەر ئاستی عالەمە لەسەر ئاستی جیهانە وەکو هەموو کاڵایشی تر چۆن ئێمە کاڵامان هەیە لە بازارە ساقێکەنەوە بازارگەرمی بۆکەین دیعایی بۆکەین باشە بە خەڵکی ئەڵێن وەرە بیکڕە لەبەرەوەی کە ئەمە طبعا کۆمەلگای ئەمڕۆ بەتایبەت کۆمەلگای شەرقی و غەربی بەتایبەت ئەو کۆمەلگانی کە وعی سەقافەتیان کەمترە کۆمەلگای بەکاربەریان پێوترێت مەوزوع و بابەتە پزیشکیەکانیش ئەمڕۆ لە هەنێک ڕۆبوون بە بابەتی ئیستێهلاکی و بابەتی بەکاربەر باشە لەبەرەوە ئەوەی کە جەنابەت باسەکە ئەو داتای هیچ گومانی تیان نیە هەم لەبەرەوە پێوەرانی کە باسمان کە حەزارەت بەرەوە ئەوە ڕوات کە تەنها ڕووکەش بخوێنێتەوە ڕووکەش بینێ هەم لەبەرەوەی کە بازارگەرمیەکی زۆری بۆ کرێ بە ئاشکرا ئەمڕۆ سنتەر هەیە فەیسبووکە و کە ئەزانی سنتەر هەیە خەسەخانە هەیە دەستگا هەیە کە بەلێشا و بانگەشە بەلێشا و پڕوپاگەندە بۆ ئەو سنتەر و دەستگا بۆ ئەو سنتەر و شوێنانەکەن کە عملیاتی تەجمیلی ناپێویستی تیاکرێت دۆکوجارێکی کە تاکیدی لێکەم و هەنە جارەوانی کە ئەشیکەن هیچ فڕێکیان بە طب و بە کولی طب و بە پزیشکی پسپۆڕی با بڵێن دەرونیەوە نییە لەبەرەوە ئەوەی جەنابەت باسی کرێ بەشێک بێت لەو بازارگەرمکردن و تەسویقەی کە بۆ لە مەجای طباوە لە مەجای جوانکاری لە مەجای پزیشکیە کرێ جادیتۆری من باڕووی دەمیشمان هەر تەنها لە ژنان نەبێت لەوەی کە ئێستا کوڕانیش هاوشانی ژنان لەوەی کە جوانکاری ئەنجامێن لەوەی بابەتی جوانکاری تەنها قشتانەوە شەرەچێتە بابەتی جوانکاری وەروە ئەم شتانێک کە ژنانێکن و خانمانێکن لە ئێستا کوڕانیش ئەنجامی ئێن لێستا جوانکاریێکی تریش هاتووە کە ئەمە زۆر زیانی هەیە کە تەنها باس لە سەرکێشیەکانی کراوە باڵا بەرزکردنە کە چەند نمونەیەکمان بینی لە هەرێمی کوردستانیش ئەنجام درابوو کاتە ئەمانە چۆن ئەوەستێنرێت چی بکرێت بۆ ئەوەی تا هۆشیار بکرێتەوانێ پێویستە چی بکرێت وەکوتم ئەمانە هەنێکی ئەکرێت پەیوەندی بە هۆشیاری تاکانەوە بێبانەچینەوە سەر مەوزوعە پێگەشتنی ئینسانەکان ئەوەی کە ئینسان تەنها لە یەک ڕۆ نەپێورێت ڕوخسار نەکرێت بە پێوەلەو هەمومان ئەمە ئەڵێن ینی ئەڵێن بە جوانی لە ناخایە نەک لە ڕوخسارە بەڵام طبعا حەزارەتێکی منحەت و منافقمان هەیە لەو ڕۆ بە تۆ ئەڵێت جوانی لە ناخایە بەڵام خۆی حساب لەسەر ئەوە کات کە کەسەکە جەستەی جوانە یا جوان نییە بۆ یا با بڵێن ڕێکە یا ڕێک نییە پەیوەندی بە بەرزبوونی ئاسی هۆشیاری تاکەکان لە باتیەوەی ئەعلام ئیشی ئەوە بێت بازار بۆ تەجمیل گەرمکات بە بێت ئەو بنەما عیلمی و زانستیانەمان پێ بڵێت باشە کە تەجمیلی لەسەرەکرێت چۆن باز لە سوودەکانی ئەکات باز لە زیانەکانی بکات چۆن باز لەوە کات ئینسان بە جەستا پێورێ باسمان لەوە بۆ بکات کە ئاکرێت کۆمەڵێک پێوەری تر هەبێت ئینسانی لەسەر پێورێ بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە وەکوتم دکتۆر نەچێتە چونکە ئەمە بە دکتۆرەکرێت یعنی عملیاتی تەجمیل کابرا دانانیشێ لە ماڵەوە بیکات بە دکتۆر ئەکرێت و لە ڕووی یاساییشەوە مەسەرن بەڕاستی حەق نییە ڕێ بدرێت بە کەسێک کە هەر لە ئەسڵا اختصاسی ئەوە نەبێت ئەمە بکات چونکە کەسێک کە پسپۆڕی ئەمە نەبێت و بێ ئەمە بکات دلیلە لەسەرەوەم کەسە پێش ئەوەی دکتۆر بێت یا پێشەوەی کە کەسێکی جوانکار بێت تاجرە باشە و مانعی نییە لە پێناوی ئەو ئێمە بینیمان و خۆتان بینیتان خەڵک جەستەی بەشێکی جەستەی ڕێژ بوو خەڵکی کە زەرەری لێکە خەڵک لەژێر عملیاتەکە دەرنەچوو خەڵک تەشویه کرا بجان خەڵک تەشویه کرا خەڵک دەموچاوی تەشویه کرا و تووشی لە باتی تەجمیل تەشویهی بۆ کرا لەبەرەوە ئەکرێت خەڵک ئاگادار بکرێتەوە لەمانە بەتایبەت دەستگای ڕاگەیاندن چۆن دەستگای ڕاگەیاندن بۆی نییە دیعایە بۆ مەشروع و دیعایە بۆ جگەرە بکات با بۆی نەبێت دیعایە بۆ مەسایلی طبی بۆ هیچ مەسئلەیەکی طبی بکات پێت باشە نمونەی ئەم بەرنامانە زیاد بکرێت نمونەی ئەم بەرنامانە زیاد بکرێت زۆر گرنگە نمونەی طبعا وەکوتم خەڵکی پسپۆر لە مەجالەکە دکتۆری تەجمیل بانگ بکرێت پێمان بڵێت کەی پێویستە تەجمیل بکرێت پێمان بڵێ کەی پێویستە دەستکاری جەستەی ئینسان بکرێت و دکتۆرەکە خۆشی بە فعلی لە عیادەکان نەچێتە ژێرباری ئەوەی کە پێویست نییە ئەوەی کە کردنی شتێکی زیایە و ئەوەی کە کردنی ئەبێتە زەرەر و زیان بۆ کەسەکەەوە لە هەمان کاتە ئەبێتە هۆی بازارگەرمکردن بۆ بابەتێک سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان